سڵاو بەرنمەیەکی دیکە و پۆدکاستێکی دیکەی ڕوودا و بریتێ لە زنجیرە بەرنمەیەک کە ڕوودا و لە ڕادیۆکەیدا بڵاوی دەکاتەوە. ئەمە بەرنمەیەکی تازەیە. من لە بەرنمەی پێشوودا زۆر بەڵێنمدا بەڵێنی ئەوەمدا باسی ڕۆمانتان بۆ بکەم و بەڵێنی ئەوەشمدا کە چیرۆکەکانی ناو تەوراتتان پێ بناسێنم. من نازانم بچمار شوێنێک و هەر کاتێک دەنووسم هێزی گەورەی جێڕانەوەی تەورات ناتوانم لەبیر بکەم. ئەوەیان چۆن؟ تۆ تەماشا چیرۆکی ئادەم کە چیرۆکی ئادەم کە یەکەم چیرۆکە تەورات دەیژێڕێتەوە. چۆن دەست پێ دەکات؟ چۆن کۆتایی دێ هەمووی 150 لە دەقە ئینگلیزیەکەدا 150. تۆ گرنگی ئەو چیرۆکە جێڕانەوەی چیرۆکی ئادەم بە 150. ئەگەر حسابی ئەوە بکەین کە نزیکەی 15 پێش لەدایک بوونی مەسیح وە زیاتریش تەورات نووسراوە، واتە بەو هەموو مێژۆ دوور و درێژە تەورات تێپەڕیوە بەبێ ئەوەی ئەو چیرۆکە بسوێ یان کۆتایی پێبێت ماوەتەوە. ئەوە یەک. دوو، ئەو چیرۆکە بۆ هەر زمانێک وەرجێڕدرابێ چیرۆکی ئادەم توانیوێتی نەوە بەنەوە بگوازرێتەوە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە. هەر بوو نمونە ئەو نەوانەی نەوەی کورد کە چیرۆکەکانی ناو تەوراتیان بیستووە لە 1800ەکان، لە 850، لە 900، لە 950، ئێستا کە 2000ەکانە و 2023 ئێمە وەکو 500 ساڵ لەوە پێش شارەزای ئەو چیرۆکانین و کاریگەریان لەسەرمان هەیە. ئەوەندەی چیرۆکی ئادەم کاریگەری لەسەر بیرکردنەوەی ئینسان هەیە، هیچ چیرۆکێکی دی نەیتوانیوە ئەو کاریگەریە بەجێ بێڵێ. بە ئەو کاریگەریش تەنها لەسەر ئەوانە نییە کە باوەڕیان پێێتی، بەڵکو لەسەر ئەوانەشە کە باوەڕدار نین. با چیرۆکی ئادەمتان بۆ باسکەم بە جێڕانەوەی خۆم. بێگومان من پشت بە چ دەبەستم؟ من پشت بە تەورات دەبەستم. من تەورات وەکو کتێبێکی هونەری ناتوانم ستایشی نەکەم و خۆشم نەوێ. بەس وەکو کتێبێکی مقدس و بۆ پەرستن هیچ پەیوەندی بە منەوە نییە و هەرگیز بەو خەیاڵەوە نایخوێنمەوە و باسی ناکەم. تەنها وەکو دەقێکی ئەدەبی بۆ ئێوەی باز دەکەم. خوددا دەیەوێ ئادەم دروستکات. باشە سەرەتای چیرۆکەکە ئاوا دەست پێ دەکات. چیرۆکی ئادەم خوددا دەیەوێ ئادەم دروستکات، دەیەوێ ئینسانێک دروستکات. ئەگەر کەڵک لە کللتوری ئەدەبیاتی قورئانی وەربگرین، خوددا چەند فریشتەیەکی خۆی دەنێرێ بۆ سەرزەوی بۆ ئەوەی گڵی سەرزەوی بۆ بێنن، بەڵام ئەو بەشەی لە تەوراتدا نییە. ئێمە نازانین خوددا لەکوێ وەکەی بڕیاری دروستکردنی ئادەمی داوە، نازانین، بەڵام دەزانین لە شوێنێک کە خوددا تەنها بۆ خۆی دەزانێ ئادەمی دروست کردووە. ئادەم پەیکەرێکە و لەسەر دانراوە، باشە، بەڵام ناجوڵێتەوە، هەستی نییە، تەنها پەیکەرێکە و فریشتەکانیش لە دەوری وەساون. بۆیە پێویستیان بەوەیە ئادەم بجوڵێتەوە، کە نەجوڵێتەوە و تەنها قوربێ شێوەکەی بگۆڕێ، هیچ گۆڕانکاریەک لە دنیادا دروست نەدەبوو. بۆیە خوددا بڕیار دەدا ئادەم بجوڵێ، سیفەتێکی خودایانەی بداتێ کە جوڵان و بیرکردنەوەیە. باشە، دێ هەناسەی بەسەردا دەکات، واتە بەشێک لە پێکهاتەی ئینسان. ئادەم هەناسەی خوددایە، خوددا هەناسەی بەسەردا کردوین. زۆر حەز دەکەم ڕۆژێک بۆتان باسی ئەوە بکەم کە ئەو هەناسەی خوددایە دوایی حەلاجی گەورە، حەلاجی عەرفانی و فەیلسوف چۆن کەڵکی لێوەرگرتووە. ئەو دەیەوێ هەموو سیفەتەکانی ئینسان لە خۆیدا کۆتایی پێبێنێ. سیفەتەکانی ئینسان چین؟ خواردن، خواردنەوە، نووستن، سێکس، ئەو حوبی دەسەڵات، نازانم چی ئەو شتانە هەموو سیفەتی ئینسانن. تەنها سیفەتە عێرفانیەکەی ئینسان خوددا کە لە ناو ئێمەدایە ئەو هەناسەیە، ئەو پەرستنەیە.
باشە کاتێک ئینسان دەجوڵێ بە هەناسی خوددا دەجوڵێ هەڵدەسێتە پێ داوا لە هەموو فریشتەکان دەکا کە سوجدەی بۆ بەرن چیرۆکەکە ئێوە دەیزانن من نامەوێت ئەوە بژەرمەوە هەموو فریشتەکان سوجدەی بۆ دەبن تەنها ئیبلیس نەبێ ئیبلیس ئێستا بۆتە ناوێکی ناخۆش و وەکو بڵێ هەندێک جار بە جنێویش بەکاردێ لەنا ئیبلیس ناوی فریشتەیەکی خوددایە فریشتەی سەرکردەی فریشتەکانی دیکەیە کاتێک خوددا داوای لێ دەکات و پێی دەڵێ و پرسیاری لێ دەکا بۆچی سوزدە بۆ ئادەم نابی ئەو دەڵێ من سوزدە نابم دەڵێ من داوا لێ دەکەم سوزدە بۆ ئادەم بەریت ئەو دەڵێ من سوزدە نابم خوددا پێی دەفەرموێ بۆچی سوزدە نابی ئەو دەڵێت تۆ خۆت پێت گوتووم کە چگە لە خوددا سوزدە بۆ هیچ کەسێک نەبم لەو ڕۆژەوە ئیبلیس بە نەفرەت دەکرێت لەو ڕۆژەوە دنیادا بەش دەبێت بەسەر ڕەش و سپیدا بەسەر بەخشندەی و شەڕانگێزیدا بەڵێ ئەوە بابەتێکی دیکەیە بەڵام ئێمە چیرۆکەکەمان چیرۆکی ئادەمە ئادەم دروست کرا ئادەم لە بەهەشتە ئادەم بەو پەڕی خۆشی دەژی کوڕە نازدارەکەی خوداوەندە بەڵێ بۆیە خوددا بڕیار دەدا دنیا ڕووناک کاتەوە لەبەر خاتری ئادەم بۆیە بڕیار دەدا هەموو میوەکان دروستکە لەبەر خاتری ئادەم بەڵام ئادەم هەر خەمبارە واتە ئادەم بە تەنیا لە بەهەش دەسوڕێتەوە هیچ ناکە بیر ناکاتەوە دڵخۆش نییە خوددا ئەو وەزعی ئادەمی پێخۆش نییە بۆیە دێ دەریایەکان پڕ دەکات لە ماسی ئادەم ماسی دەگرێت بەڵام تەنها چەند دقەیەکە و دەگەڕێتەوە شوێنەکەی خۆی پڕی دەکات لە باڵندا ئادەم بە باڵندەکان دڵخۆش دەبێت بەڵام چەند دقەیەکە و کۆتایی پێدێ ئادەم بە دوای میوەکان دەکەوێت میوە دەخوا مەلە دەکا لەگەڵ باڵندە دێو دەچێ خوددا هەموو گیاندارەکان دروست دەکا بەس بۆی ئادەم خۆشی بوێن و لەگەڵیان هەڵکە بەڵام ئادەم جگە لە ماوەیەکی کورت دڵی پێیان خۆش نییە خوددا بڕیار دەدا ئادەم بباتە حاڵەتێکی دیکە ئادەم لە خەمباری ڕزگار کات بۆیە ڕۆژێک لە کاتی نووستنی ئادەمدا خوددا پەراسوێکی ئادەم دەردێنێ وەک لە تەوراتدا دەڵێ تەیک هەزریب یەکێک لە پەراسوەکانی دەردێنێ چی لێ دروست دەکات ئەوە یە گۆڕانکاریە گەورەکە ئەگەر تەنها ئادەم دروست کرابایە و ئەگەر تەنها ئادەم خەواڵوو بایە و چووبایە نانی خواردبە و میوەی خواردبە و لەگەڵ جاندارەکان گەمەی کردبایە و هاتبایەوە شوێنی خۆی ئێمە ئەو دنیایەمان نەدەدی نەمان دەزانی دنیا چییە و ناشزانین ئەو مدەتەی ئادەم بە تەنیا بووە چەندە ئەو مدەتەی ئادەم تەنها بۆ خۆی ژیاوە ئەرێ ساڵێکە ئەڵێ 1000 ساڵە ساڵانی خودایی بە ئێمە حساب ناکرێن باشە خوددا لە پەراسوێکی ئادەم حەوا دروست دەکات ژنێک دروست دەکات ئادەم لە تەنیایی ڕزگاری دەبێ تۆوەرن بە هەمومان لەسەر ئەوە بوەستین بە هەمومان بیر لەوە بکەینەوە ئادەم هەموو کائیناتی دنیای بۆ دروست دەکرێت بە ئەستێرەکانەوە بە گیاندار و باڵندە و ماسی و ئاو و بارە هەموو شتێکی بۆ دروست دەکرێت بەڵام دڵخۆش نابێ و هەر تەنیایە تا حەوا دروست دەکرێت کەواتە ڕستەیەکتان پێ دەڵم بینووسن ئەویش ئەوەیە پیاو نوێنەرەکەی ئادەمە پیاو هەرچەندە خەریک بێ لەسەر دنیا ئەگەر 100 پیاو پێکەوە بن 1000 پیاو پێکەوە بن ئەو هەولێرە هەمووی ببێتە پیاو هەر تەنیایە پیاوەکان بە پێکەوە پیاوەکان هیچ پیاوێک ناتوانێ تەنیایی پیاوێکی دی بشکێنێ ئەوە ژنە تەنیایی پیاو دەشکێنێت بۆیە تەماشاکەن
هەمووتان بیل لەوە بکەنەوە. کاتێک لە کۆڕێک دانیشتون و 100 پیاوی لێە، 100 پیاوی لێە، ئەو 100 پیاوە هەموویان وەک یەک هەڵسوکەوت دەکەن، وەک یەک هاوار دەکەن و قسە دەکەن، جنێو دەدەن و قسەی سێکسی و نوکتە دەیگەڕنەوە، هەموو شتێک دەکەن. بەڵام کە ژنێک دێ ئیدی هەز دەکات تەنیانیە. پیاوەکان هەموو هەز دەکەن تەنیانین، تا ئێستا هەستیان دەکرد تەنیان. 100 پیاو پێکەوە لە ژوورێکدا بن، هەر هەز دەکەن تەنیان. کاتێک ژنێک دێ ئەو جار هەز دەکەن نەخێر، ئەوان ئێستا تەنیانین. واتە ئەو ڕستەی کە دەمویست بینووسن ئەوەیە تەنیایی ئادەم، تەنیایی پیاو، تەنیایی مرۆڤ تەنها بەبوونی ژنێک دەشکێ، بەبێ ئەو ژنە تەنیایی ناشکێت. لێرەوە چیرۆکە سەیر و سەمەرەکان دەست پێ دەکەن. پێویستمان بە دوو کەسە بۆەوەی چیرۆک بەردەوام بێ. تەورات پێویستی پێیەتی، خوداوەند لە جێڕانەوەدا پێویستی پێیەتی. ئەگەر ئادەم نەبایە تەورات نەدەبوو. ببورن ئادەم نا، ئەگەر حەوا نەبوایە تەورات نەدەبوو. چیرۆکەکە درێژەی نەدەیکێشا، شەیتانیشی چی پێ نەدەکرا. لەو مدەتەی کە ئادەم بە تەنیا بووە، ڕێکەوتی نەکردووە شەیتان هاتبێتە لای، ڕێکەوتی نەکردووە بێجگەل لە خۆی لەگەڵ کەسێکی دیکە قسەی کردبێ. تەنها ئەو کاتەی کە حەوا دروست دەبێت کە ئێمە نازانین ئادەم و حەوا چەند ساڵ بەیەکەوە لە بەهەشت ژیاون، چەند ساڵ لە فیردەوسی ئەبدی ژیاون، ئێمە نازانین، بەڵام دەزانین بەیەکەوە لەوێ ژیاون. تاو ڕۆژەی شەیتان زەفەریان پێدەبات و دەچێ بۆ لایەن، دەچێ بۆ لایەن و پێیان دەڵێ معنای چییە ئێوە لەو دارە بەرەکەت دارە ناخۆن؟ یعنی چی ئێوە لەو دارە ناخۆن؟ ئێمە دەبێ ئەوە بڵێین کە ئادەم ئازاد بوو، لە هەر دارێک دەخوا، بەری هەر دارێک دەخوا، هەر شتێک دەخوا ئازاد بوو. تەنها درەختێک هەیە کە لە زانست تا پێی دەڵێن درەختی معریفە و هەندێکیش پێی دەڵێن سێ و هەندێکیش دەڵێن گەنم، کە خوداوەند کە خوددا لێی قەدەغە کردوون لێی بخۆن. بەڵام ئیبلیس لە شێوەی مارێک دادێ و لە شێوەی هەر شتێک دادێ دێ قسە لەگەڵ حەوا دەکە. حەوای ژن وەکو ئادەم نییە، دەیەوێ هەموو شتێک تاقی بکاتەوە. دنیاش بۆوە گرنگە. ئەمە چیرۆکی خوداوەندە. خوداوەند بۆ خۆی وای ویستووە کە حەوا دڵی ناسک بێ، کە حەوا گوێ بگرێ. خوداوەند ئەوەی ویستووە جایەک درەختێک لە ناو بەهەشتدا هەبێ، لە ناو فردەوسدا هەبێ، لە ناو باخی فردەوسدا هەبێ کە مەمنوع قەدەغە بێ ئادەم بیخوا. خۆ ئەگەر وانە بە بۆ خوداوەند زۆر ئاسان بوو ئەو درەختە ئەو ژیایە لە بەهەشت فرێداتە دەرێ، بەڵام پێویست بوو چیرۆکەکە بەردەوام بێ. بۆیە ئەوان چی دەکەن؟ ئەوە چیرۆشی ئادەم کۆتایی ناتووە، ئەوان دێن لەو دارە دەخۆن، لە بەری ئەو دارە دەخۆن. چۆن ئاشکرا دەبێ کە ئەوان لە بەری ئەو دارەیان خواردووە؟ دوای ماوەیەک خوددا بە باخی بەهەشتدا تێدەپەڕێت. ئەوە تەورات دەیگەڕێتەوە. ئەدەبیاتی ئیسلامیش دووبارەی کردوتەوە، ینی ئەویش لەسەری پێی پەسەندە، ینی قبوڵی کردووە. بەڵێ بە باخی بەهەشتدا تێدەپەڕێ خوداوەند. کاتێک بانگی ئادەم دەکا، ئادەم لە پشت دارێکەوە وەڵامی دەداتەوە. بانگی دەکا، دەڵێ وەرە بەردەمم، دەڵێ خوداوەند خوددا من ناتوانم بێمە بەردەمی تۆ. دەڵێ بۆ ناتوانی؟ دەڵێ ئاخر من ڕوتم. ئەو خوددا کە بە هەموو شتێک عالیمە لی دەپرسێت تۆ چۆن دەزانی ڕووتی؟ دەڵێ نا دەزانم ڕوتم. دەڵێ کەواتە تۆ لە دارە قەدەغە کراوەکەت خواردووە، بۆیە دەزانی ڕووتی. ئەوە داری معریفەیە،
تەورات ڕستەیەکی هەیە، ڕستەیەکی خەتەرناکی هەیە. ئەویش ئەوەیە دەڵێ ئەگەر ئەمڕۆ ئادەم لە داری مەعریفە بخوات، ئەگەر بێت و لێی گەڕێین هەل لە بەهەشتدا بێ، سبەینێ لە داری ئەزەلیش دەخوات و بۆ هەتایە دەژی، لە دارێک دەخوا کە هەرگیز نامرێ. دیارە ئەو دارە لە بەهەشتدا هەیە. ئەویش ئەو دارە مەجازیە ڕەمزەیە کە ئێمە و دینەکان هەموو کە دینەکان بەڵێنیان بە ئێمەداوە زیندوو دەبینەوە و لە دوایی بەو ئەمرە هەتایە لە بەهەشت دەژین. بۆیە خوداوەند بڕیار دەدا ئەوانەی کە سەرپێچیان کردووە، ئەوانەی کە یاسایەکی خودایان شکاندووە، ئەوانەی کە داری قەدەغەکراویان خواردووە، لە بەهەشت دەربکرێنە دەرێ. نەکەر ئەوە بڕیارێکی قورسیشیان بەسەردا دەدات. بڕیارەکە چییە؟ دەڵێ بڕۆ ئادەم تا هەی لە ناو ڕقەن و دڕک و داڵی زەویدا بەرهەم بۆ خۆت خواردن بۆ خۆت بەرهەم بێنە و ماندوو بە. بڕۆ لەسەر زەوی ئارەق بڕێژە و فرمێسک بڕێژە، بڕۆ بۆ بەهەشتی لە دەستچوت بگری، بڕۆ ماندوو بە. ئیدی هیچ شتێکت دەست ناکەوێ بەبێ ماندوو بوون، ناتوانی نانێک بخۆی بەبێ ماندوو بوون، ناتوی بۆ هەموو شتێک دەبێ خۆت ماندوو بکەی. ئەوە سزایی تۆیە ئادەم. سزای حەوا قورسترە. دەڵێ بڕۆ تۆ تووشی بەرەژان دەکەم، تۆ دەبێ ژانێک بە دوای خۆتدا ڕاکێشی، خوێن بە دوای خۆتدا ڕاکێشی، خوێن لە دوای خوێن، خوێنی منداڵ بوون کە تا ئەمڕۆژن بەدەستیەوە بە ئازارە. کارێکە ناتوانێ نیکە، دەبێ بیکات و دەبێ منداڵیشی لێبێتە بەرهەم. ئەو ئازاری ئینسان لەگەڵ خۆی هێناوێتی لە باشدا نەبووە، لە هەڵە گەورەکەیانەوە بەسەریاندا فەرز کراوە. بۆیە هەردووچان بە تەنها فرێ دەدرێنە سەرزەوی. ئیدی چیرۆکی ئادەم و حەوا لێرەوە بەهەشتەکەی کۆتایی دێ و سەرزەمینەکەی دەست پێ دەکات. من ئەوەی مەبەستمە لە گێڕانەوەی ئەو چیرۆکە. لە دوای لە عەڵقەی داهاتوو من باسی ڕۆمانتان بۆ دەکەم، بەس لە دوای ئەو جارێکی دی دەگەڕێمەوە سەر تەورات و یەکێک لە چیرۆکە هەرە گرنگەکانی لە چیرۆکە هەرە گرنگەکانی تەوراتتان بۆ دەژەرمەوە. ئێستا ئێمە وەکوونەوەی ئادەم لەسەر زەوی ئازار دەچێژین، لەسەر زەوی تووشی عەزاب بووین. بۆیە مەلایەکانی چەند ساڵ لەوە پێش کە مەلای دانا و زانا بوون کە یەکێک دەمرد پێیان دەگوت خوا لێی خۆش بوو، خوا لێ خۆش بوو، خوا لێ خۆش بوو. مەلایەکان ئێستا جورئەت ناکەن بە کەسێک بڵێن خوا لێ خۆش بوو، وە دەزانن خوا لە تاوانەکانی خۆش بوو. نا، کە دەڵێ خوا لێ خۆش بوو مەبەست ئەوەیە خوا لەو عەزابە لێی خۆش بوو کە لەسەر زەوی بەنسیبی کردبوو. ئێمە بە سزا هاتووینە سەر زەوی. کاتێک لەسەر زەوی دەڕۆین کەواتە خوددا لەو زیندانەی لە زەوی بۆی دروست کردوین لێمان خۆش بوو. زۆر سپاس بۆ گوێگرتنتان.